بەڵێ کاتژمێر حوتی سەر لە بەیانی ئەمڕۆ 11 نۆڤمبەری 2025 پرۆسەی دەنگدانی گشتی لە سەرانسەری عێراقا دەستی پێکردووە ناوەندەکانی دەنگدان لە سەررجەم پارێزگاکانی عێراق بەڕووی دەنگدەران داکراوەتەوە و ئێستا ئێمە لە ئامادەی شیرینی کچانین کە وەک ئەبینین ناوەندی شیرینی کچان بۆ دەنگدانی گشتی کراوەتەوە و وردە وردە خەڵک هێت بۆ دەنگدان ئەگەرچی تا ئێستا ژماری ئەو کەسانی کە هاتوون بۆ دەنگدان بۆ بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانی گشتی کەمە بەس لە کاژمێرەکانی داهاتوە پێشببینی دەکرێت کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداری لە پرۆسی دەنگداندا بکەن ئەم دەنگدانە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراقا کە ژماری کورسەکانی پەرلەمانی عراقیش لەسەر بنەمای ژماری دانیشتوانی پارێزگاکان دابش کراوە پارێزگای بەغداد لە پلەی یەکەمدایەکە 69 کورسی هەیە وەرەوە دوو کورسی کۆتاشی هەیە لە دوای پارێزگای بەغداد پارێزگای نینەوە دێت کە 34 کورسی هەیە ئەوەی کە پێوەستە بە هەرێمی کوردستانەوە پارێزگای سلێمانی 18 کورسی پارێزگای هەولێر 15 کورسی 16 کورسی هەروە پارێزگای دووەکیش 12 کورسی هەیە کەمترین ڕێژەی کورسی بۆ پارێزگەکانی عێراق بۆ پارێزگای موسەنا دیاری کراوە کە 12 کورسیە لەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا 1943 کاندید کێبڕکی بە دێزێنانی کورسەکانی پەرلەمانی عێراق دەکەن کە ژماری کورسەکانی پەرلەمانی عێراق 329 کورسیە لەو ژمارەیە 83 کورسی بۆ کۆتای ژنان دیاری کراوە کە کاتە ڕێژەی لە 125.